السلام علیکم. دەتەوێت خوای پەروەردگار مراز و مەبەستت حاصل بکە و دڵیشت خۆش بکە؟ لۆ ناتەوێ. دەی ئەگەر دەتەوێت ئەو ڤیدیۆیم لە بۆ شەیرکە دوای ئەوە شتەکت پێ دەڵێم. گەورەترین تەوفیق لە دنیا کە دەستی لە بۆ ببەی ئەو بانگیشیدا بانگی سبەینێ، ئەوەیە کە ببێ ئەهلی نوێژی سبەینێ. هەموو دنیا بە قوربانی 2 ڕکعەت نوێژی سبەینێ بی، هەموو دنیا بە قوربانی 2 ڕکعەت سونەتی پێشی نوێژی سبەینێ بی. ئەگەر دەتەوێت خوا هیدایەتت دا و مۆفەقت کا لە دنیا و سەرکەوتوت کە دوعاەکانت قبول کە بڕۆ لە مزگەفتێ داوا لە خوای پەروەردگار بکە، لە ماڵی خۆی نەک لە ماڵی خۆت. لە ماڵی خۆت کە داوای لێ دەکەی یعنی بەس فەرزەکان جێبەجێ دەکەی، بەڵام لە ماڵێوی یعنی خوای خۆشم دەوی لەبەر خاتریت و هاتیمە. پێغەمبەریش دەفەرمێ مژدەیان پێ بدەن کە نووری تەواویان هەیە لە ڕۆژی قیامەتە ئینشاء الله.